بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، برزان خوشوستان، بابتي أمرمان بريتيا لعبادة التفكر، بنداتي بيركرنوا براستي يكك لهر نعمتكاني إسلام اویا یەکێک لە هەرە نیعمەتەکانی خوای گەورە لەسەر مسلمانان ئەوەیە کە ئەگەرچی کە خوای گەورە دروستکردنی ئینس و جنی پەیوەست کردیە بە بەندایەتی خۆی کە دەفەرمێ وەما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون، کە من ئینس و جنم دروست نەکردووە ئیلا بۆ ئەوەی کە بەندایەتی من بکەن. بەڵام لە هەمان کاتدا یعنی طبعا ئەم ئاەتە ئەوەمان پێدەگەینی کە ئینسانی مسلمان دەبی ژیانی هەمووی عیبادەت بی، دەبی ژیانی هەمووی بەندایەتی خوای گەورە بی. بەڵام لەلایەکی تر لەوانەیە ئێمە بڵێن ئەمە کارێکی زۆر قورسە، چۆن کەسێک دەتوانی لە هەموو کات و سات لە هەموو ژیانی هەتا دەمری لە عیبادەتدا بی. طبعا ئەمە زۆر قورسە، زۆر زەحمەتە، لەوانەیە کەس پێی نەکرێ ئێمە ئەگەر بێت و تەفسیری عیبادەت بکەین تەنیا بە کۆمەڵە شەعائیری تەعەبودی کە بەداخەوە زۆر کەس وا تێدەگەی کە عیبادەت تەنیا بریتیە لە نوێژ و لە ڕۆژی و لە حەج و لە هەندێک لەو شەعائیرانەی کە بڵێن دیارن. بەڵام ئێمە کاتی ئەگەر بینە سەر خودی عیبادەت کە عیبادەت مەفهومی عیبادەت واتای فراوانی عیبادەت زۆر زۆر لەوە فراوانترە، زۆر زۆر لەوە گەورەترە، بەڵکو تەنانەت ئەو کاتە بوومان دەرەکەوی بەڵێ ئینسانی مسلمان دەتوانی بەندەی خوابی لە هەموو کات و ساتێک، لە هەموو شەو و ڕۆژێک هەتا دەمری لەسەر ڕێبازی ئیسلام بچی. بەو مەفهومە گشتیە وەکو باسم کرد ئەو کاتە تەنانەت نووستنیشی بە عیبادەت بۆی حسابە بی، تەنانەت خواردن و خواردنەوەشی ئەو کاتە بە عیبادەت بۆی حسابە بی، تەنانەت هەستان و دانیشتنی، تەنانەت هەڵسو کەوت و مامەلەکردنی، تەنانەت ڕۆیشتن و وەستانی هەمووی بە عیبادەت بۆی حسابە بی. ئەمە وەکو پێ دەگوترێت تەنەوعی عیبادە. و طبعا طبیعەتی ئینسانیش وایە، ئینسان تووشی مەلەلە بی ئەگە بێت و تەنیا شێوازێک لەسەر شێوازێک بەندایەتی خوای گەورە بکە. کەس ناتوانانی تەنیا نوێژ بکە وەکو عیبادەت، بەس بە نوێژ، بەس بە ڕۆژی، بەس بە ذکر، بەس بە سەدەقە مثلا نەخێر. بەڵام ئەم جۆرە تەنەوعە لە عیبادەت لە دیندا ئەمە ئەوەکو ئاسانکاریەک و وەکو ئەوەیە بۆ ئەوەی ئینسان نەفسی ئینسان بتوانی بەردەوام بی لەسەر عیبادەت و بەندایەتی خوای گەورە. و یەکێک لەو عیبادەتە بەڕێزان ئەویش بریتیە لە بیرکردنەوە کە ئەمە بەڕاستی یعنی عەزەمەتێک و نیعمەتێکی زۆر گەورەیە لە بۆ مسلمان. یعنی ئێمە زۆر جار کە باسی عیبادەتی ذیکرەکەین کە ئەذکار، کە ئەمە زۆر جار دەڵێن کاکە یعنی مثلا ئینسان بوو تەمبەلی دەکە، بوو کەمتەرخەمە لە یادکردنی خوای گەورە، یان کۆمەڵە ئەذکار هەیە، مثلا ئەذکاری مەئثوورەی پێدەگوترێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەی صحیح بوومان دەجێرتەوە لە هەموو کاتێک لە هەموو شوێنێک بڵێن ذکرێکی تایبەت و دیاریکراو هەیە. بۆ نمونە ئەذکاری سەباحمان هەیە، مەساءمان هەیە، بەیانیان ئێواران. بۆ نمونە ئەو ئەذکارانەی کە ئینسان پێش نوێژ دوای نوێژ، ئەوانەی کە ئینسان کاتی کە دەچتە ناو بازار، کە لە بازار دێتەوە، کە دەچتە ناو با بڵێن لە سیارە سوارەبی کە پێشتر بۆ نمونە لە وڵاخێک سوارە بوو کە دادەبەزی، تەنانەت کە جل لەبەرەکە کە جل لەبەر دەکەتەوە، تەنانەت مەسەلەن کە حتا کە دەچتە مزگەوت چۆن دەچی، بە چ پێیەک دوای چۆن دێتە دەرێ، چ ذکرێک دەکە، حتا کە مەسەلەن بڵێن ئینسان دەچتە بڵێن سەر ئاو بە چ شێوازێک و بە چ پێیەک دەچی و چ ذکرێک دەکە، دوای چ ذکرێک دە. یعنی ئەمانە هەمووی ئەذکارن کە ئەذکار بریتیە لە تەلەفوظکردن بە ذکرەکە. بەڵام بەندایەتی بیرکردنەوە تەنانەت ئەو ذکرەشی تێدا نییە. یعنی حتا ئاسانترە لە ئەذکاریش، کە لە ئەذکار ئاسانتر ئەمە دەڵێن نییە. یعنی کەسێک ئەگەر بڵێ سبحان الله العظیم، سبحان الله وبحمده سبحان الله العظیم، کە ئەمە چ قورساتیەک چ زەحمەتێکی تێدا کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی ئەو ذکرە ئەم دوو کەلیمەیە، ئەم دوو شەیە کە زۆر خەفیفن، زۆر سووکن لەسەر زمان،
بەڵام زۆر خۆشەویستن لای خوای گەورە و زۆر قورسن لە میزانی ئینسان لە ڕۆژی قیامەت. بەڵام تەنانەت بەندایەتی عیبادەتی بیرکردنەوە هەر ئەوەشی تێدا نییە. یعنی کەسێک دابنیشی بە تەنیا لە جێیەک تەنیا بیر بکەتەوە، تەنیا فکری خۆی بەکاربینی، ئەمە طبعا بە عیبادەت بۆی حسابە. طبعا ئێمە باسی بیرکردنەوەی باشەکەین، بیرکردنەوەی چاکەکەین، بیرکردنەوە لە بوونەوەر لە مەخلوقاتی خوای گەورە، بیرکردنەوە لە دین، بیرکردنەوە لە قیامەت، بیرکردنەوە لە ژیاننامەی با بڵێن ژیانی ئینسان لە دوای مردن، لە قەبر و لە عەزابی قەبر و لە نەعیمی قەبر و لە ڕۆژی مەحشەر و بیرکردنەوە لەوەی کە ئەمە چۆن لەسەر پرەی سیرات تێپەڕە بین، بیرکردنەوە لەوەی کە ئەمە خوای گەورە چۆن بمان پارێزی لە دووزەخ و لە سزا و لە عەزاب لە ڕۆژی قیامەت، بیرکردنەوە لە بەهشت لە خۆشیەکانی بەهشت و هەتا دوایێ. یعنی بزانە ئەمە بە عیبادەت بۆ ئینسان حسابە بی. بۆیە ئێمە دەبینین قورئانی پیرۆز لەدەیان ئاەتی قورئان هاتووە هانی ئینسانی مسلمانەدا بۆ ئەوەی کە چ بکە، بۆ ئەوەی کە بیر بکەتەوە، بۆ ئەوەی کە فکر بکە، بۆ ئەوەی کە عەقلی خۆی بەکار بینی، بۆ ئەوەی بەقوڵی لە بوونەوەر و لە کەون و لە کائینات و لە مەخلوقاتی خوای گەورە تەفەکر و تەدەبر و بیرکردنەوەیەکی قۆڵی بۆی بکە. بۆیە بەڕێزان ئێمە فەرمودەیەکمان هەیە کە فەرمودەیەکی صحیحە ابن حیبان ڕیوایەتەکە کە عەطا تابعیە دەجێرتەوە دەفەرمێ من و عوبەیدی کوڕی عومەیر چووینە خزمەت خاتو عایشە، طبعا دوای وفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، و لەوێ دانیشتین عەبدوڵڵاهی عوبەیدی کوڕی عومەیر ئەم پرسیارەی لە خاتو عایشەی کرد، فەرمووی تخوا خاتو عایشە دایکی ئیمانداران بۆمان بجێرەوە شتێک کە زۆر سەرسامت کردبی، یعنی شتێک لە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە توی سەرسام کردبی، شتێک لە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە تو زۆر پێ معجب بی یان زۆر جێ سەرنج بی، ئەو شتەمان بوو باسکە لە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. دەفەرمی خاتو عایشە کەمێک بێدەنگ بوو، ئەوجا فەرمووی واللهی ئەوەی کە زۆر جێ سەیر و سەمەرە و بڵێن منی سەرسام کردووە کە زۆر جێ سەرنج بووە قەت لە بیرم ناچی، ئەویش ئەوە بووە کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەربی شەوەک لە شەوان هەستاوە و بە منی گوتی ئەی عائیشە تخوا مەجالم دەدەی من بە خوای گەورە بپەرستم، بەنداتی خوای گەورە بکەم، عیبادەتی خوای گەورە بکەم. خاتو عایشەش فەرمووی منیش گوتم واللهی ئەی پێغەمبەری خوا ئەگەر چی من زۆر حەزم لێیە کە ئەتوو نزیکی من بی، بەڵام حەزشم لێیە کە ئەتوو حەزت لە چی ئەوە بکەی، بەڵێ من مەجالە دەدەم بڕۆ خوا بپەرستە. دەفەرمێ من بینیم پێغەمبەر درودی خوای لەسەربی ڕۆیشت دەستنوێژی گرت و ئەوجا هاتە سەر بەرماڵ، ئەوجا دەستی بە نوێژ کرد و دەستی بە گریانی کرد. دەفەرمێ ئەوەندە قەت پێغەمبەرم نەبینی بۆ صلی الله علیه وسلم ئەوەندە بگریێ لەم شەوە، ئەوەندە گریا، دەفەرمێ ئەوەندە گریا هەتا بڵێن ڕیشی مبارەکی هەمووی تەڕ بوو. دوای دەفەرمێ هەر گریانەکەی ئەوەندە زیاد بوو هەتا کوشیشی هەمووی جلیشی هەمووی تەڕ بوو. دوای دەفەرمێ هەر بەردەوام بوو لە گریان و لە نوێژ و لە پارانەوە لە بەنداتی و لە عیبادەتی خوای گەورە لە خواپەرستی و هەر دەگریا هەتا تەنانەت دەوروبەری خۆشی هەمووی تەڕ کرد. یعنی هەتا بەرە بانگدان، یعنی هەتا پێش ئەوەی کە نوێژی بەیانی بیلال هات و ئەزنی وەرگرت لە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بچی بانگ بدە کە ئەمە کاتی نوێژی بەیانیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر لەو حالەتەدا بوو، هەر دەگریا و هەر دەپاراوە کە بیلال ئەم وێنەیەی بینی. بیلال فەرمووی ئەی پێغەمبەری خوا من دەبینم دەگریەی خێرە، ئەتوو بوو دەگریەی، باشە خوای گەورە ئەدی لە تاوانێکیوانی تو خۆش نەبووە، ئەوانی پێش و پاش تو بوو دەگریەی. دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بەڵێ ڕاستە، بەڵام ئەدی ئەمن بەندەیەکی سپاس گوزار نەبم کە خوای گەورە ئەو نعمەتەی لەگەڵ من کردبی کە لە هەموو گونەح و تاوانی من خۆش ببی لە پێش و پاش، باشە مانە ئەمنیش دەبی بەندەیەکی سپاس گوزار بم، دەبی شکری خوای گەورە بکەم لەسەر ئەم نعمەتە، بۆیە من دەگریەم و عیبادەتەکەم. ئەوجا فەرمووی چی؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی واللهی دوونێ شەو چەند ئاەتێک دابەزیوە، چەند ئاەتێک لەسەر بوو من دابەزیوە لە قورئانی پیرۆز، واللهی ئەو کەسانەی کە ئەم ئاەتانە دەخوێننەوە
وأجر بجواني بقولي بير لو آتانا نكنوا بير لمعناي أو آتانا نكنوا بيغمر صلى الله عليه وسلم فرموي ويل لهم يعني عذابك سخت بو أو كسانا بو أو جورا كسانا ويل جهنم شاوري أو كسانا دك دوزخ بو أو كسانا كاتك أو آتانا دخوين نوا ليتي نجان يان سودي لي ونجرن يان بيري لي نكنا وبقولي فرموي أو آتانا كوتاي بلن يكلا سورة كان كخواي جورا سورة آل عمران كخواي جورا فرمي إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم دعاء فرموجي ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك وفقنا عذاب النار فرموي أو آتانا لسر من دابزين دوني شو بوي من شحال منماوة من حتى أم بيانية من خريكي قريان وعبادته بنداتي وخواپرستي وبارانوام بوي فرموي هر كسك أو آتانا بخين توا وأجر بيري لنك توا كاريگري لسر نك ويل بو أو كسانا كآياتكان برزان آياتكان هموي آياتي كونين آيات باسي كون مان بودك باسي أو مان بودك عظمتي أو بونورك خواي قورة درستي كردية دبي أو خواي چن قورة بيك خواي قورة أم كوني بوشي وازا درست كردية كده فرمي خواي قورة كأسمان كان زوي درست كردوه شوروجي درست كردوه بو أو كساني كعقلي خوان بكار بينن كبيري ليب كنوا كسودي لي ور بقرن أو كساني كوان ليب كبردوام لذكري خوادا بن بهستانوو بدانشتنو بپالدانوو وبردوام فكر بكن بير بكنوا لم لخلقي أم أسمانو أم زوية لدروس كردني أم مخلوقات قورو عجيبة كهتا استعلم چند پیش كوتيا هيچي كشف نكرديا لچاو حقيقته ولا چاو قوري ولا چاو فرواني أو كونيك هي علم چند پیش كوتوا استقشتيتا چند هسارة وكوكبو أوانا بلام هر خودي أو زانانش أو علماءانش باسكن ك هيچ كشف نكرا ولا چاو أوي كشاراوية لچاو أوي كمخفية لچاو أوي ككس نازاني أم كونه دبي چند قوربي بوي براستي يعني أما واما لدكا كإنسان شبكة إنسان دبي بير بكا توا دبي فكر بكا دبي أم بير كرنوا وايلي بكا كجياني بقوري دبي أم بير كرنوا وايلي بكا كسكي باش كسك بي كفعلا بندي خوابي عبدي خوابي لسر منهج خوا بردوان بي فعلا دور بي لا جناح تاوان لا سربيتشي فرمانكان خوا پیغمبر خوا بوي برزان لقرآن بيروز زور آيات مان هي خطاب لقل عقل إنسانك لقل فكر إنسانك يعني بو إنسان أم عقلي إيشي بيبكا بير بلن فكري ليبكا بير بكتوا مثلا خواي قورة لسورة غاشية لآيات حفظها تابستدو ده فرمي أفلا ينظرون إلى الإبل كيف خلقت وإلى السماء كيف رفعت وإلى الأرض كيف سطحت وإلى الجبال كيف نصبت وإلى الأرض كيف سطحت فذكر إنما أنت مذكر لست عليهم بمسيطر كده فرمي باشا أوانا بوتا ما شيء حوشتر كيكك لو آجلاني لنيو هزاران لواني مليونان جوري آجالي ترمان هي يان حشرات ويان بالندو ويان هتا دوائن أما يكك لو آجالاني كأقبيتو إنسان بير ليبكتوا تماشي بكا ها كخواي قورا چون أم آجالي دروس كردوا بچشي وازك كأما علمي بلين فيرترنريو بيطريو چوزانم علومي حيوانات وأوانا كشتي زور دقيق وردو أوي بو بير ناكتا ولو أسمانه خواي قورا وأسمانه چون درستي كردوا چون راي قرتوا باشا چون برنابي توا او شاخاني كأوانا بس تنيا تشاوي انسان دبيني برزان وكو باسم كر زور شت هي كشاروية مخفية اما هر نايبينين او زاوية كخواي قورا او ها تختي كردوا بوي انسان شبكة انسان بير بكتوا بوي خواي قورا لا آياتك ترد فرميشي أفلم يسيروا في الأرض
فتكون لهم قلوب يعقلون بها أو آذان يسمعون بها فإنها لا تعمى الأبصار ولكن تعمى القلوب التي في الصدور. زانا برزان خواي قورا لم آية دفرمي شي دفرمي هري أو خلقا أو إنسان بعام باشا لسر زوي مان لسر زوي نارود نابيني فكرناك توا تماشي أم دور بري خويناك تماشي شاخو بابلن دولو صحراو بيابانو بحرو درياو زرياو تماشي زويناك بو اوي عقل خوي بكار بيني بو اوي ام ضل بير بكتوا هي بو اوي كاريغري لضل بك بريزان بير كرنوا لعقل انسان بعقل خوي بهوش وببير كرنوي خوي بلام دبي ام بير كرنوا ببيتهوي اوي كام ضل بجولي كام ضل ساق ببيتوا كام ضل بابلين صالح ببي كأم ضلا ملكج بي لبو أم خالقي كأم كوني دروس كردوها بوي فرموي فإنها لا تعمل أبصار ختنيا نابيناي أونية كسك تشاو لدز بدا جاروا هي كسك تشاوي هي بلام أو تشاوه بكاري نهينا وچكا برزان هي بير كرنوا بيواندي بهمو هستكاني إنسانة وهي يعني بهمو هستكاني إنسانة وهي وبتايبتي ببينين شو كإنسان بچه بيرك توا كاتي كتو تماشي يعني عظمتي أو كونه بكي بتماشا كردن ببينين أم بير كرنويا چه دبي درسه بي باشا بوي فرموي فإنها لا تعمل أبصار خو وكو قوتمان تنيا نابيناي أوانيك كسك چاوي لدزاوي كابرا جارو هيا چاوكي شش لسا ششي هيا بلام دلي نابينايا ام چاوه بكاري نيناوه بو قران بشوين حقيقت بو دوزينوي حقيقت بو دوزينوي خوي بو اويك بزاني آية ام بو چي دجي لبر چي دجي بو درز بوا بو خواي قورا خلقي كردوا ام دنيايا هتا كي دواي كوتاي چي بسر دي دواي مردن چي دي ام همو بسيارانه ام چاوه نبويتهوي اويك ولامي درستي ام بسيارانه بدوزتوا بو اوي حقيقتي خوي بزاني بو اوي بزاني كاو مهميكي هي لو دنيايا بو اويك فعلا ام جيانه بيكت با بلين پردك بو اوي بقتا او ديوي بو اوي جيانه خوشكي بدز بيني بو اوي بهج بدز بيني نكل دنيا خوي بزركه نكل دنيا خوي لبير بك نكل دنيا فكرو بير لا دواروج خوي نكا كواتب زانا برزان اوهم معناي لي دغري لي ورد جيري ام ايتانا لا ايات كتر خوي قوره فرموي شي وكأي من آية في السماوات والأرض يمرون عليها وهم عنها معرضون سبحان الله كباسي او كساندك كغافل كبآغان كآغان لدنيا ولا لقيامتي النما وآغان لخوشي النما كذا فرمي زور جار ديان معجزاتي خوا لسر زوي بچاوي خوا اندبينن نيشانكاني بوني خوا نيشانكاني عظمته قوري خوا لبيشاوي خوا اندبينن لدنيا كب لأسمانكان لزوي بلام اوها بسريان تيبربن وبشتي تيدكن وهيج بير ناكنوا وهيج سودي لور ناقرن وكاريغري لسريان ناكا وهر ببي آغايو بغافليو ببلين كافريو ببي برواي دمين نوا خوا پناماندا بوي برزان حقيقتي بير كرنوا ولا إنسانك كبچوكي خوي بدربكوي يعني إنسان كاتي كبير لقوري مخلوقات خوادك توا أوجا خوي بدركوي كخوي زور قجكي زور بچوكا يعني أو كاتب راستي قوري خوا بوي دركوي عظمتي خوا بوي دركوي أوجا خوي زليل بي يعني زليلي خوي بيشانه ده برامبر خواي قورا وبلن بنداتي خواي قورا شقي بنداتي خواي قورا بريتيا لا خوبا كمزانين وخوبا بزليل بينين
بەرامبەر خوا ئینسان کاتی کە عیبادەتی خوا دەکە هەر باسی نوێژ بکە دەبی ئینسان کاتی کە نوێژەکە خۆی وا پێشان بدە کە زۆر بچووکە زۆر ذەلیلە زۆر کەمە بەرامبەر ئەم عەزیمە ئەم گەورەیە ئەم خوایە ئەم خالقە عیبادەت ئەوەیە حقیقەتی عبودیەت ئەوەیە ئینسان شعور بە کەمی و بە فەقیری و بە گچکەیی و بە زەلیلی بکە بەرامبەر بەو عەزیمەی کە دەیپەرستی بەو گەورەیەی کە عیبادەتی بووی دەکە ئەمانە هەمووی دەبنە هۆی ئەوەی بەڕێزان بڕز بزانە بیرکردنەوە ئەم عیبادەتی بیرکردنەوە دەبیتە هۆی ئەوەی کە دڵی ناسک بی دڵی نەرم بی ڕەحم بچتە ناو دڵی با بڵێن هەرچی مەعانی جوان و باش هەیە لە ناو دڵی کۆ ببیتەوە کەسێکی سپاسگوزار بی کەسێکی ئارامگر بی باشە بۆیە بەرهەمەکانی بیرکردنەوە بریتیە لە هەموو ئەوانەی کە باسم کرد ئەوجا بیرکردنەوە وا لە ئینسانەکە کە چێژ لەو عیبادەتە وەربگری بەڕاستی بیرکردنەوە لە عەزەمەتی خوا بیرکردنەوە لە عەزەمەتی مەخلوقاتی خوا ئەوەمان پێ دەبەخشی کە ئینسان وەکو گوتمان یعنی شعورکردن حەزکردن بەوەی کە یعنی چێژ لەو عیبادەتە وەرەگری و کەسێک دەرەچی لە دنیا بە سەعید و بە بەختەوەر دەژی یعنی دڵی ئارامە بی ئینسانش چی دەیەوێت ئینسان دەیەوێت لە دنیا بە خۆشی بژی بە بەختەوەری بژی دڵی بڵێن ئارام بی دوور بی لە خەم و خەفەت و بڵێن لە دڵتەنجی و لە عاجزی و لەوانە بۆیە بەڕێزان ئەوجا بیرکردنەوە لە مەخلوقاتی خوا ئەوەمان بۆ دەرەکەوی کە ئەم خالقە چەند عەزیمە چەند بە ڕێک و پێچی چەند بە وردی چەند بە دەقیقی چەند با بڵێن بە ئیتقان صنع الله الذي أتقن كل شيء ئەوەمان بۆ دەرەکەوی کە ئەم خوایە چەند بەتوانایە چەند گەورەیە چەند قادرە چەند عەزیمە ئەو هەموو مەفاهیمانە ئەو هەموو مەعانیانە کە ئەمانە ناوەکانی خوای گەورە صفاتی خوای گەورە دێتە پێش چاومان ئەمە هەمووی لە ئەنجامی بیرکردنەوەیەکی جوان بیرکردنەوەیەکی ڕاست و دروست لە مەخلوقاتی خوای گەورە یەک لە بەرهەمەکانی تری ئەم جۆرە عیبادەتە بەڕێزان کە عیبادەتێکی زۆر ئاسانە زۆر سووکە زۆر خۆشە نە زەحمەتی دەوێت نە وەقتی دەیەوێت نە هەوڵی بووی دەیەوێت یعنی تەنیا ئەوەندە دەیەوێت ئینسان فکری ساف بکە مێشکی بەتاڵ بکە بە تەنیایی دابنیشی بیر بکەتەوە لەو شتانەی کە خەڵقی خوان ئەو کاتە بزانە خوای گەورە چ نعمەتەکت پێ دەبەخشی چ ئارامیەکت پێ دەبەخشی چ لە بەختەوەری یعنی هەز بە بەختەوەری دەکەی هەز بە دڵ خۆشی دەکەی هەز بە سەعادەتەکەی چێژ لە دنیا دەبینی چێژ لە عیبادەت دەبینی ئەوجا یەک لە بەرهەمە هەرە گەورەکانی ئەم عیبادەتە ئەم بیرکردنەوەیە ناسینی خوای گەورە بەڕێزان ناسینی خوای گەورە چونکە ئینسان ئەگەر خوا بە جوانی بە تەواوەتی بە ڕاست و درستی بە حەقیقی نەناسی والله عیبادەتەکەشی بەس شەکلی دەبی بەس ڕووکەشی دەبی بەس مجرد حرکات و ینی شتێک دەبی کە بێڕوح دەبی بێڕوح شتێکی بەس بڵێن ڕووکەشی دەبی بەڵام کاتی کە ئینسان دەگەتە ئاستی ئەوەی کە فعلەن خوا وەکو خۆی بناسی خوا وەکو خۆی بناسی معرفة الله ئەمە بڵێن کە تو گەیشتی ئەم مەقامە گەیشتی ئەم ئاستە هەموو عیبادەتەکانت عیبادەتی حەقیقی دەبن و چێژ لە عیبادەتەکەت وەرەگری و فعلا سوود و کەڵک لە عیبادەتەکەت وەرەگری عیبادەتەکەت دەبیتە ینی شروطی قبولیشی تێدا دێتە جێ کاو عیبادەتە فعلا ئەخیری بڵێن دەبیتە هۆی ئەوەی کاتوو ڕەزامەندی خوای گەورە بەدەست بینی و خوای گەورە لێت خۆش بی و خوای گەورە بە بەهەشت شادت بکە بوو لەبەرەوە چکە وەکو گوتمان کاتی کە تو خوا دەناسی وەکو خۆی
فعلا كعبادتش دكي عبادتك خالصة مخلصة فعلا تنيال بخوا أم بنداتي دكي هامشتك دكي كخوا بيخوشة أما مفهوم عبادة برزان أمية حقيقة عبادة أوية كإنسان مسلمان لجياني خويدا هرشتك خواي قورا بيخوشة أو بك أوي بيخوش بي أوي بيباش بي أوي بيقرنق بي وهرشتك خواي قورا بينخوشة دور بلوا ركي لي ببيتوا كواتي يعني شي يعني ملكتشي بابندبون امتثال لبو فرمانكان اخوة وبيغمبر اخوة درود اخوة لسربي استقامة بردوانبون لسر ريشكو لسر منهجو لسر بيامي اسلام اما هموي بزانه برزان برهمي بيركرنوي بلين عبادتي بيركرنوية باشا بلام اقدار با بيركرنوا چون بيركرنوي باش هي بيركرنوي خرابش هي خوي وهي فكري خوي بكار دايني عقل خوي بكار دايني بير دكتوا بلان بير لشتي خرابكتوا اگر چي خواي قورا عذابي نادا تنيا لسر بيركرنوا اگر نكتا كردوا اگر نكتا فعل كسك اگر حتى بيركرنوي خرابشي بسر مشكي دابت فكري شتي خرابش بكا اما اگر بيتو نيكتا كردوا خواي قورا چي دكا عفوي دكا بلكو تنانت بخير بوي دنوسي چونكا شيطان وسوسيك خرابي بوي هنا بيركرنوي خرابي بوي هات بلام دواي اوا نيكردا كردوا بلكو بخير بزانا ام نعمة قورية ام دين عظيمة كابرا تنانت بيركرنوي كيشي حرام بوا بير لشتكي كردوا كتاوانا كجناحة كمعصيته كسربيتشيا كشتكي خرابة بلام خواي قورا نك بجناح بوي دنويسي اگر نيكرد بخيرش بوي دنويسي چونكا پاشگز بوا بشوين شيطان نكوت وسوسي شيطان كاريگري لسر نكرد استعاذي كرد بخير بوي دنوسري بلام هر كاتك كأنجامي دا ام بيركرنوا خرابة كردية كردوا او كاتش بجناحك بوي دنوسري بلام اگر يكا كردوية كي چاكي بكا اما بدا كردوا هتا حفصت كردوي چاك بوي دنوسري بزانا ام همو نعمتك لآينكي مدى هيا او جاش دكري آخر ايما غافل بين ايما بإعقا بين ايما بلين دور بين لبنداتي خواهي قورا ايما غافل بين ايما بشوين دنيا بكوين دنيا واما اللي بكاكا خمان لبير كينو قيامت لبير كينو لأخيري هموشتك لدز بدين لدنيا ولا قيامت بوي برزان براستي يكلا برهمكاني بيركرنوا اوش اويك كردوكان مان چاكبي كاتي كبيركرنوكت تواوبي بيركرنوكت جوانبي بيركرنوكت رازبي بيركرنوكت شرعيبي باشا او كاتا كردوكانشت ريكبي جوانبي دلسوزي واخلاصي تيدا تحقيق بي او جا اتقان تيدا درسبي انسان اتقان وكو بيغمبر صلى الله عليه وسلم كذا فرمي ان الله يحب اذا عمل احدكم عملا ان يتقنه انسان ايماندار انسان مسلمان ايشكاني كردوكاني نابي كردوي بلين كالو اوبن كردوي كمو كرتي تيدا بن ها كردوي ريك نبن كردوي جوان نبن كردوي تواو كامل نبن نخير اتقان لا كردوا احسان لا عمل لا كردوا او جاء استقامه وكو قطبان استقامه بردوان بون بويا مثلا يكلا زانايان لا تابعين وهب بن منبه ده فرميت ما طالت فكرة امرئ قط إلا فهم وما فهم إلا علم وما علم إلا عمل سبحان الله ده فرمي هركسك أجر بقولي وبدور دريجي فكر بكتوا بير بكتوا إلا لكوتاي دقت أنجام دقت نتيجة إلا تيدقي وهركاتك تيجيش إلا دزاني شارزاي علم ورقري وأجر علمي شي ورقرت إلا دبيته أوي كاتشبكا كاري شي بيبكا كردوشي هبي أنجامي هبي أو جايك لبرهمكاني تري بير كرنوا بريزان دور كرنوا لجناح لتاوان يعني كسك أجر كاكا تو مجال أوش نية مثلا يعني تبون منكسك سيارة لدخوري لا شارك بشارك
4 5 ساعات لە ڕێ دەچی ئەو کاتە کە ئەتوو ناتوانی نوێژ بکەی ناتوانی قورئان بخوێنی ناتوانی مەسەلەن هەر عیبادەتێک بکەی خۆ دەتوانی زکر بکەی خۆ دەتوانی زکریش نەکەی تەنیا فکر بکەی بیر بکەیەوە ئەو بڵێن ڕێیانەی کە لێی تێپەڕەبی تەماشەی لای ڕاست و لای چەپەکەی تەماشەی ئەو هەموو دار و درەخت و ئەو هەموو شاخ و دوڵ و ئەو هەموو هەور و ئەسمان و باشە سوودی لێ وەرەگری بە قۆلی بیر لێ بکەیەوە ئەمە وات لێ دەکە کە تووشی گونەح نەبی کە تووشی تاوان نەبی کە دوور بکەویەوە لە تاوانەکان کە دوور یعنی دوور بی لە شەیطان با بڵێن شەهوەتی ئینسان کاریگەری لەسەر نەکە بۆ نمونە یەک لە بڵێن عارفان و زانایان بشر الحافی قسەیەکی هەیە دەفەرمی چی دەفەرمێت لەو تەفەکەرە الناس في عظمة الله تعالى ما عصوه والله ڕاستە دەفەرمی هەر کاتێک هەر کەسێک بە قوڵی بە جوانی بیر لە گەورەی خوای گەورە بکە قەت سەرپێچی فەرمانەکانی خوا ناکە بۆیە کاتی کە دەڵێن ئەتوو تەماشەی گچکەی تاوان مەکە تاوانەکە چەند گچکەش بی تو تەماشەی گچکەی تاوان مەکە تەماشەی ئەو کەسە بکە گەورەی ئەو کەسەی کە ئەتوو سەرپێچی فەرمانەکانی دەکەی گەورەی ئەو کەسە کیفایەتە بۆ ئەوەی کە ئەتوو پاشگەز بیەوە لەو تاوانە گچکەیەش نەک تاوانی گەورە چجا لە تاوانی گەورە باشە بۆیە بەڕێزان ئێمە بەڕاستی ئەگەر بمانەوێ هەر بە خێرایی چەند خاڵێک باسکەین ئێمە هەندێک پێشنیار ئێمە بەکردەوەی پێشنیاری کردداری ئێمە چ بکەین بۆ ئەوەی سوود لە عیبادەتی بیرکردنەوە وەربگرین یەکەم استغلال الأوقات الذهبية وموسم الطاعات يعني إما سود لا أو كاتا زيرينانا وربقرين يعني زور كات هي برزان وكو أما جنبيكر يعني كاتي بفيرودانا يعني إما بأيما مسلمان جرينجي كاتمان لبيش شاوبي إما بزان إما كسمان دلنيانين كاتا دقيقة كتر حتى شركية كتر دمينين يانا يان أمر حا درجي لو جستيه وإما دقرينوا بۆ خزمەت خوای گەورە ئایا چیمان پێیە بۆ ئەوەی ئێمە بەردەوام مردنمان لە پێش بی قیامەتمان لە پێش بی قەبرمان لە پێش بی ئەو جا ئێمە ئەو کاتانە استیغلال بکەین ئەو کاتانەی کە بە فێڕوو دەچیت کاتەکانی زۆر بە فێڕوو دەچیت یعنی ئێستا نمونەیەکم هیناوە بۆ نمونە ئافرەت مەسەلەن لە ماڵەوە کە دائیم مەشغولی ئیش و کاری ماڵە مەسەلەن بەڵام لەو کاتە ئەتوو ئەگەر خو مجالي أود نبي بزارش ذكري خواب كي مثلا يانجي لقرآن را بقريبون منا يانجي لوتاركي آيني بقريبون منا يان وتاركي زانستي علمي مرشني آينيش بي بووي كسودي لي ور بقري مثلا وتاركي پروردهي بووي شون من نالكاني خود پروردكي وهتا دواي اگر او مجالش النبي مثلا اخو هريش نبي لو كاتأتو فكر بكي وبس فكري خود بكار بيني كتو لما مطبخي خريكي إيشو كاري وقاب شوشتني وشيوليناني وجل شوشتني وجيسكداني وهتا دواي أو همو كاتب ساعات كتيبارابي إنسان أجر استغلالي بك يان موسمي طاعات بون منا استغلالي يترى ورمضان أو مثلا روجي جمعية كأوانا كاتي مبارك دوشمو بين شمية بون منا أيام البيضة كأوانا شوكو روجي شوكو عبادات روجي عرفية دەی ذیلحیجەیە هەتا دوایێ یان ئەو کاتانەی بۆ نمونە پێش نوێژی بەیانیە ئەوقات السەحر باشە یان لە کاتی مەسەلەن عومرەیە و هەتا دوایی کە ئینسان ئەو کاتانە زیاتر استیفادەی لێ بکە لەوەی کە عیبادەت و بەندایەتی بیرکردنەوە و تەفەکر بەکار بینیتن یان ئەو کاتانەی وەکو باسم کرد کە ئینسان مەجالی هەیە کاتی هەیە یعنی بزانە بەڕێزان لە فەرمودەیە کە لە صەحیحەین داهاتووە لە بوخاری مسلم ڕیواتیان کردووە کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بی باسی 7 کەسەکە کە دەفەرمێ ئەم 7 کەسە لە ڕۆژی قیامەت لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەن لەو ڕۆژەی کە هیچ سێبەرێک نییە غەیری سێبەری خوای گەورە دەفەرمێ یەک لەوانە چییە دەزانی یەک لەوانە چییە کە حەفتەمین شت کە باسەکە دەفەرمێ ورجل ذكر الله خاليا ففاضت عيناه دەفەرمێ ئەو کەسەیە کەسەکە کە بە تەنیا لە جێیەکە کەسی لێ دیار نییە تەنیا بیر لە
داهاتوو خۆی دەکەتەوە، داهاتوو خۆی و بیر لە قیامەتی خۆی دەکەتەوە، بیر لە گەورەی خوا دەکەتەوە، بیر لە عەزەمەتی مەخلوقاتی خوای دەکەتەوە و کاریگەری لێی دەکە هەتا فرمێسک لە چاوی بێتە خواری. ئەمانە لە ڕۆژی قیامەت یەکێکە لەو کەسانی کە لە ژێر سێبەری عەرشی خوای گەورە حەشر دەکرێت. تەنیا ئەوەندەیە کە ذکرێک دەکە، یادی خوای گەورە دەکە، بیر دەکەتەوە، بڵێن فرمێسک لە چاوی دێتە خارەوە. بۆی خوای گەورە لە قورئان قل انظروا ماذا في السماوات والأرض يعني وفي أنفسكم أفلا تبصرون. هەر تەماشای خۆتان بکەن چۆن خوای گەورە ئەتوو دروستی کردیە، ئەم چاوە چۆن دروستی کردووە، بڕۆ لەسەری بخوینەوە. ئەم بڵێن ئەندامانی لەشی ئینسان هەر ئەندامێک چۆن دروست کراوە بە چ شێوازێک، بڕۆ لەسەری شت بخوینەوە. ئەوە هەموو ئیمانی ئینسان زیادەکە، ئیمانی ئینسان زیادەکە بەو شتانە. بۆیە بەڕێزان لە کۆتایی چەند قسەیەک باسەکەم، قسەی هەندێک لە زانایان لەسەر ئەم عیبادەتە عەزیمە، ئەم عیبادەتە گەورەیە، ئەم بەندایەتیە گرنگە. يعني بۆ نمونە ئیمامی بەیهەقی دەجێرتەوە لە شوعەبی ئیمان لا أبو الدرداء صحابي پیغمبر صلى الله عليه وسلم، أما قصي خويتي حديثي پیغمبر صلى الله عليه وسلم، بلام قصي خويتي دفرمي شي دفرمي تفكر ساعة خير من قيام ليلة. سبحان الله. دفرمي أجر بيتو كسك يكسعد بلام بريكي بجواني بوردي بقولي هيش نكا بس دابني شي شاو قباتك بس بير بكوا لقوري خوا لعظمتي خوا بير بكوا لا مخلوقاتي خوا لهر شتكي چاك بي باش بي دلي چاكتره باشتره لوي كسك شو هموي زيندو بكتا. أبو سليمان الداراني دفرمي شي لأن أخرج من منزلي فما يقع بصري على شيء إلا رأيت لله فيه نعمة ولي فيه عبرة. سبحان الله. أما يا عارف، أما يا عالم، أما يا زانا، أما يا بلن كسي كفعلا بجواني لدين تيجيشتوا. دفرمي والله من كاتي كلمالا ودرجم شاوم بكوي تسر هرشتك إلا نعمتي خواي قورة بوم دركوي قوري خواي قورة بوم دركوي وإلا من دبي درسك لو اشتور بقرم هرشتك قوري خوا بوم دركوي نعمتي خوا بوم دركوي أو جاش من بندو عبرة ودرسي لي ورقرم. وأم الدرداء كبسياريان ليكر قوتيان هري شاكترين عبادتي أبو الدرداء چيه؟ أفضل عبادة أبي الدرداء. أم الدرداء فرموي التفكر والاعتبار. شاكترين عبادتي أبو الدرداء بير كرنوية و درس ورقرتن وعبرة ورقرتنا باشا. حتى دجيرنوا دفرمون لقمان عليه السلام كاتي كدادنيشت زور دادنيشت يعني زور دماوة أو جهر دستا كبسياريان ليكر قوتيان باشا أتو كدادنيشي وكو بلين هر ناسي بس بير دكيو بس رادا وستيب فرموي شي يعني بيان قوتيان باشا شاكتنية باشتنية أتو بتشي لقال خلق دابنيشي أتو دايم حس ليه بتنيا دابنيشي. لقمان عليه السلام فرموي شي فرموي دانيشتن وبتايبتي بكاتك زور باشتر بوي كإنسان بقى تفهم حقيقي بوي تبقي إن طول الوحدة أفهم للفكر وطول الفكر دليل على طريق الجنة. شاكتر ويا كإنسان بير بكتوا وبير كرنوية كي راستو درست دبي تريقايك بوي كإما بقين ببهشت. وعمر يكون عبد العزيز خليفة راشدة بين جمكي إسلام دفرميت الفكرة في نعم الله عز وجل من أفضل العبادة. سبحان الله. يعني دفرميت بير كرنوا لا نعمة كان إخواي قورة كتاي بنايت كتواو نابي كأجمار ناين لأجمار ناين وإن تعدوا نعمة الله لا تحصوها. نعمة كان إخواي قورة بسر إنسان بسر مسلمان كهر كتاي بنايت تانيا بير كرنا ولو نعمتانا شاكترين بنداتيا شاكترين عبادتها كبرزان خواي قورة أم كونو كائني مسخر كرديا لابو إنسان درستي كرديا لابو خزمتي إنسان كإنسان سود لي ورنقري درس وعبرات لي ورنقري. عبد الله يكون مبارك يكك لقورة إيمي حديثه بلين يكك لقورة إيمي إسلام لسردمي خوي ده فرميت قال يوما لسهل بن علي ورآه ساكتا متفكرا كسك بناوي سهل بن علي عبد الله يكون مبارك بيني دانشتوا وبيدنجا
وتنيا بير دكتوا ها بيقول بسياري لكرت قال له أين بلغت؟ هل تو بچه گەیشتی بەو هەموو بیرکردنەوەی گەیشتە چێن دەری سەر لە چێن دەری فەرمووی قال الصراط ئێستا گەیشتیمە پرێ صراط پردی صراط ئێستا من لەوێمە من وا بیر دەکەمەوە یعنی من مردم دوایە لە قەبر کوتایی پێ دوای هەستامەوە لە مەحشار و ئێستا وا گەیشتیمە سەر پردی صراط لەوێ وا خەریکم بیر بکەمەوە چۆن قورتار ببم چۆن ڕزگارم ببی چۆن بپەرمەوە بزانە هەموو هەم و غەم و فکر و هوشیان لەوە بووە بۆ ئەوەی زاد و زەخیرەیەک لەگەڵ خۆیان ببن بۆ ئەوەی لەو کاتە لەسەر پردەکە پان و بەرین ببی بۆ ئەوەی بتوانی بە ئاسانی لەسەری تێپەڕ بیتەوە نەک بڵێن بکەویتن و بکەویتە ناو دووزەخ باشە فوضەیلی کوڕی عیاض یەکێکە لە گەورە بڵێن زاهد و زانایان دەفەرمێ الفکر مرآة تریکە حەسەناتەکە وسەیئاتیک دەفەرمێت بیرکردنەوە وەکو ئاوینە وایە کردەوە چاکەکانشت بوو پێشانەدا و کردەوە خراپەکانشت بوو پێشانەدا بۆی بەڕێزان هەرێ ئایا ئێمە فێر بووینە مەسەلەن کاکە ناڵێم هەموو ڕۆژ بەڵێ هەفتەی جارێک ئینسان دابنیشی بیر بکەتەوە لە خلال ئەم هەفتەیە چیم کردووە چیم نەکردووە چۆن ئیستیغلالی کاتەکانم کردووە چۆن عیبادەتەکانم هەمووی بە جوانی ئەنجام داوە یان کەم و کورتی تێدا بووە بۆ ئەوەی لە هەفتەی داهاتوو هەوڵ بدەم چاکتر بی باشتر بی ئەدی سەرپێچیەکانم گونەحەکانم تاوانەکانم غەڵەتەکانم چی بووە لە هەفتەکەی ڕابردوو خۆی مەفروزەوە ڕۆژانە ئێمە ئەم محاسبەیە حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا كإنسان خۆمان محاسبەی خۆمان بکەین پێش ئەوەی کە حیسابمان لەگەڵ بکرێ ئایا ئێمە وامان کردووە ئایا وا دەکەین ابن عباس كأموزاي پیغمبر صلى الله عليه وسلم صحابية دفرمي ركعتان مقتصدتان في تفكر خير من قيام ليل بلا قلب سبحان الله دفرمي دو ركعات أتو بكى بس دو ركعات بتاوتي خود يكلاكوا بتاوتي فكرة لناو نويج بي فكرة لا خود بي فكرة لا دين إخوابي فكرة لا قيامت بي بتاوتي بیر بکەوە کە تو بەرامبەر خوایەکی گەورە ڕاوەستاوی کە تو لەگەڵ خوا قسە دەکەی بەو هەستە ئەگەر چی کە تو خواش نەبینی بەس خوا دەتبینی کە ئەمە مەقامی ئیحسانە دوو ڕکعەتی بەو شێوازە ئەگەر بیکەی دەفەرمی چاکترە وەک ئەوەی شەو هەموو زیندوو بکەیەوە هەتا بەیانی بەڵام فکرت مەشغوڵ بی بەڕاستی بەڕێزان کارەساتە هەمومان غافلین بێ ئاگاین تەنانەت لە فەرزەکان ئاگامان لە خۆمان نییە فکرمان مەشغولە هەر مەشغولی دنیاین قڕ بەسەری ئێمە نازانین سەعەتمان کەی دادێت دوایە پێشەمانی سوودی نییە فایدەی نییە بۆیە بەڕێزان ئێمە کاتمان تەواو قسە زۆرە و بابەت زۆرە و ئەمە بەڕاستی یەکەکە لەو نعمەتە هەرە گەورانەی کە خوای گەورە بەسەر مسلمانانیدا ناردووە و بەخشیوە کە ئەمە زۆربەمان بێ ئاگاین زۆربەمان نازانین بۆی ئێمە بەڕاستی جێ خۆیتی کە ئێمە هەر یەک لەمە پێداچوونەوەیەک بکەین لە پەیوەندیمان لەگەڵ خوا پەیوەندیمان لەگەڵ دینی خوا لەگەڵ پەیامی خوا بۆ ئەوەی ئێمە هەوڵ بدەین خۆمان چاکتر بکەین خۆمان باشتر بکەین استیغلالی کاتەکانمان بکەین محاسبەی خۆمان بکەین بیر بکەینەوە چاکەکانمان زیادکەین گونەحەکانمان هەوڵ بدەین تەرککەین یان کەمی کەینەوە هەوڵ بدەین بڵێن دڵمان سافکەین دڵمان خۆشکەین ئەوجا وەکو باسم کرد ئەو هەموو بەرهەمانەی کە ئەم بەندایەتی ئەم عیبادەتی بیرکردنەوە و تەفەکر هەوڵ بدەین بەدەست بینین بۆ ئەوەی یعنی ئێمە بەردەوام چاکە و باشە و پاداشت و خێر و ثەواب و ئەوەمان بوو دەنووسرێ لە کاتێک کە قورس نییە کە ئاسانە کە بە هەر کەسێک پێی دەکرێت یعنی تەنانەت ئەوەی کە نەخۆشە لەسەر جێ کەتیە تەنانەت تااقەتی نییە توانای نییە کە زکریش بکە نەک نوێژ بکە بەڵام خۆی توانی بەس ئەگەر هۆشی لە خۆی مابی فکری هەبی عقلی لەدەست نەدابی خۆی توانی تەنیا بەس بیرکردنەوە هەموو کاتەکانی بە عیبادەت بە بەندایەتی بە تاعەت بە ملکەچی بە ثەواب بە ئەجر بە پاداش بۆی دەنووسرێ بۆی بەڕاستی یعنی ئەم هەموو خێرەمان لە بەردەستە ئەمە بێ ئاگا بین ئەمە لە ئەخیری پێشەمانی کەڵکی نییە بۆیە ئومێدەوارم
من خۆم لە خۆمەوە ئێوەی بەڕێز هەمومان سوودمان وەرگرتبی لەو قسانە لەو ئەقوالی زانایانە لەو بەرهەمی ئەم عیبادەتە و هەوڵ بدەین بەرجەستە بکەین لە ژیانی خۆماندا و ڕوژانە بڵێن لەگەڵ خوا بژین لەگەڵ پەیامی خوا بژین فکر و بیر و هوشمان تەنیا لە دین و لە شتی چاکە و لە شتی باشە و هەوڵ بدەین بۆ ئەوەی بە جوانی لە دین زیاتر تێبگەین و خوای گەورەش لە نەتیجە بڵێن بە قەلبێکی صاف و بە دڵسوزیەوە لە ئێمە وەربگریتون و لێمان قبول بکە و بۆ ئەوەی لە کۆتایی لە نەتیجە لێ خۆشببوونی بوونی خوای گەورە بەدەستبینین و ڕەزامەندی خوای گەورە بەدەستبین و لە نەتیجەش سەرکەوتنی گەورە بەدەستبینین کە خوای گەورە بە بەهشتی پان و بەرین هەموو لایەک شاد بکە إن شاء الله تعالى وآخر دعوانا الحمد لله رب العالمين.